داواکارین بە زووترین کات ئاوڕێکی جدی لە خەڵکی بەژمێنەتی گۆپتەپە و دەوروبەری بدرێتەوە لە ڕێگەی ئەم چەند خاڵەوە. هەرچی زووە ئاور لە بنکەی تەندروستیەکەی بدرێتەوە و گەورە بکرێ بۆ مەڵبەندێکی تەندروستی و دامەزرانی کادری تەندروستی کە خەڵکی گوندەکە بێت و گرنگیتەوە بۆ کەرتە بدرێت. دوو قیرتاوکردنی و کۆنکرێتکردنی شەقامەکانی شارەدەی گۆپتەپە. هەروەها ڕاکێشانی هێڵی کارەبا بۆ ڕەندی خان و چەمەخڕکە و شانزادە بۆ ئەوەی جوتیار و خاوەنباخ و کێڵگەکان لێ سوودمەند بن. دروستکردنی مۆنومنتێکی شایستە لەم شارەدەیەدا بۆ هەڵگرتنی وێنە و کەلوپەلی قوربانیان تێیدا و بە ئەرشیفکردنی. دروستکردنی باخچەیەکی ساوایان ئاوردانەوە لە گەنجان و گرنگیدان زیاتر بە گەنجان لە ڕووی وەرزشی هونەری و دابینکردنی کورسی خوێندن لە دەرەوەی وڵات بۆ ئەو گەنجانە بکرێت و بۆ ئەوەی پەروەردە بکرێن کە چۆن کار لەسەر بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال بکەن چونکە تەنها ئەواندا خەم و مەینەتەکانیان تێدەگەن و دەتوانن داکۆشی کار بن. کار بۆ ئەوە بکرێت تا بکرێت بە ناحێوکردنەوەی فەرمانگە خزمەت گوزاریەکان تێیدا چونکە هەڵکەوتەی شوێنەکە وایە کە هەرسێ پارێزگای کەرکووک و سلێمانی بەیەکەوە دەبەسێت کەرکووک و سلێمانی و هەولێر بەیەکەوە دەبەسێتەوە. لە ڕووی قوربانیدانەوە زۆرترین قوربانیمان هەیە لە ڕووی گەشت و گوزار و سامانی ئاژەڵ و سامانی ماسی و کشتتوکاڵیدا ناوچەیەکی گونجاو و بەپێی هەموو پێوەرەکان بۆ ناحێ گونجاوە.